ئەو ساڵ دیارە ترێ و تەماتە هیچ کەس ئیسفادەی لێ نەکردووە و کەس بەشی جووت و دەرمان و کاربایەکەی پارەی دەست نەکەوتۆتەوە. میوەکان بەعام خراپن، بەڵام بە تایبەتی ترێ و تەماتە ئەو ساڵ لە کوردستان لە هیچ جێکی بەکەڵک نایە. سەبەبی ڕئیسیشی ئەو ساڵ باران بەهارەکەی بارانی زۆر بەسەر یەکدا بوون و تەڕەشوعی هەبوو. ئەو تەڕەشوعیە بوو بە سەبەبی ئەو نەخۆشیە فتریەی کە پێی دەڵێن دۆکە. والله ئەو ساڵ بەربوون بەعام باش نەبوو، یعنی لە ڕووی تەماتە و خەیار و میوەجاتەکان جارێ هەر زۆ زۆکەم بوو، بەهاری و هاوینەکان هەنجیر تا ڕادەیەک باش و بەڵام ئێستا لە پڕێکە هەنجیریش نەما بەهۆی کرمەوە. ئەنی ئێستا کە دەبینی هەنارە لە میسرەوە دێ، کاڵەکە لە ئێرانەوە دێ، لیمۆیە ئەفریقی هەیە، تورکی هەیە، ئێساوە ئەفریقیە و لیمۆ زەردە، ئەو سەوزە تورکیە، ئەو سێوە تورکیە، ئەوە فەڕەنسیە هەر دەرەوی، ئەمە هەر ئەفریقیە، سندی ئەفریقیە، حتا بۆ نمونە ئەو کولەکە ئێرانیە. Sony, as you are aware, is one of the biggest players in the broadcast market. This year we are showing some of the latest technologies we are working on. Obviously everybody is talking about IP, and Sony is one of the very few suppliers who is ready with IP Live and improving their workflow and their efficiency with it. We're launching some new system cameras as well to cater for different applications for 4K. وەکو پێشەنگە IBC هەر ساڵ لە ئامستەردام چێ دەبێ، ئەمژ وەکو کۆمپانیا ساهی هەر ساڵ بەشداری vê vê pêşengehê dibîne. Teknîka dinyayê herî pêş vê tê erzkirin, tê nîşandan. Em ji wek kompanî wekû Kurdekê em ji têne vê de ku teknîka nû her çi be ya pêşketî her çi be, em ji vê tên bînîn û بۆ کوردستانê teknîka herî pêş em ji pêşkêşî televizyonên xwe me dêdikîne, müşteriye xwe dikîne. على قوينا ايوه استاذ باجي غفره كان كيف شيلوني شنو نقطه كوسمو بله افریقا ما فرزانی ام بهین کمک کرو که سنور نحیو دیده لود بهین جنگه ها پاکش کن بهل کفت روزا جهانی 154 ولاتا یا پاکش کرده براستی او دیمانی افریقا مدیتی گلگی کردوی نشارستانیه هیچ خازین خلک ما او جهت چن لبرینی نخوره پاکش کن بوی هنده که دید دیفان ده نو جهت لبرین نخوره. ام رابین پاکش کردن هوا که سنتاسری جنگی که جدر وی باجری البته او جهت سیران و جهت استراحة خلقنا قصدت كده ام رابين مير پاکش کردن بس بله به يعني راستي بداخل جایی که گله یه خوش و یک جنگه بله نهایت پاراستنش لای وان کسی قصد کنه.